اینجا هەر کاتێ شتێکی لەبەر کرد ئیتر نەچیتەوە هەمتر لەبەریکی بەڕێزان تکایە بەگوێم بکەن تکایە وەڵڵاهی من چەند ساڵە خەریکم گەشتوم بەم قەناعەت ئێستا ئەوەی کە من گەشتوم بەم قەناعەتە پێتانەڵ بەگوێمەکەی ڕێگەکە زۆر بۆ کورتە بێت یەکەم ئیمان و قەناعەتی تەواو بکە کە تۆ بیر دەکەوێت بە قەناعەتی تەواو تۆ بیر دەکەوێت ئەمێک دووهەم کە خێرا شتەکە خەیاڵی بۆ ئەکەی لەبەری ئەکەی بەس ئەوەنە بیلکێنە تا گەشتی تە کۆتایی بەبێ ئەوی تەماشایکی بتوانی بیرێک بەس ئەو تۆزە بەڕێز بەس ئەو تۆزە خەیاڵێ بکە بەس ئەوەندەی 5-6 دقیقە نەک وا لەبەریکی بڵێ بێ وا لەبەریکم ساڵێکی کە بیرم دەچێتەوە وا لەبەر مەکە تەلەبەس زۆربەی سەعیەکانی غەڵەتە بە تایبەتی تەلەبەی جامیعە تەلەبەی ئەعدادیە زۆربەی سەعیەکانی غەڵەت دامەنیشە بڵێ با هەر لەبەریکەم هەر سەعی بکەم هەر بیر ئەوە کات کوشتن یەک بە قەناعەتەوە دوو کە خەیاڵێکی بۆ بێ بەس ئەوەنە خەیاڵی بۆ بکە کە بۆ نمونە گەشتی تە 14 خاڵەکە ئاوایە پێ بیڵێیتەوە بەس ئەوەنە فریای خوب بکەویت اینجا دوایی وەرە بە وتنەوەی دووبارەکردنەوە بە بریتی بێت لە وتنەوە نەک دووبارە بچی بیخوێنیتەوە ئەگەر ئەم قسەم تێگەشت بن دڵنیا بن زۆر ئیسفادەیەکەن بەقەت یەک کۆرس ئیسفادەیەکەن کەواتە کتێبێگە کڕی کتێبێگە هێنی منهەجێکت هەیە ڕۆژانە تەماشای بکە خەیاڵی بۆ بکە ئەم کتێبە ئەبێ ببن بە عالم کە لاپەڕەکانی هەڵەرەوە سەرنج بە ماوەیە وای لێکە ئینجا بچۆرە سێ کە ئەچیتە سەر ئەم کتێبەش نەخشەی زەینی بۆ بکە فلاشکارتی بۆ دروستکە هەموو شتێ خەیاڵی بۆ بکە هەموو شتێ بڕیار بە دوایی لە مێش تۆ بیهێنیتەوە ئیتر ئەمەی کەوتمان چارەکی تەلەبەیە سەعی نەکردووە بەڵام تۆ هەمووی زانیت ئەو تەلەبانەی زۆر سەعیەکان خەتای ئەوەیە قۆناغێک هەیە پێی ئەڵێن ناردنی زانیاری ئەوان هەر خەریکی وە قۆناغ هیچ ئیسفادەی نی تۆ بڵێ وەڵام من با ئەم ئاەتە 100 جاری تر بڵێمەوە نە ئەم ئاەتە 3 جار بخوێنەرەوە بەڵام بە ئیمان و قەناعەتەوە دوای 3 جارەکە بڵێ ئەبێت 4ەم جار لە مێشکمە بیڵێمەوە 5ەم جار لە مێشکمە بیڵێمەوە 10ەم جار لە مێشکمە بیڵێمەوە نەک بچم بیخوێنەوە جارێک بەڕێزان تەلەبەیەکمان هەیە هەموو قورئانی لەبەر کردووە سپاس بخوا لە دوای چالاکردنەوە ئەڵێ من هاتم لەبەرم کرد مراجعەم کردەوە ئەم جارە هەوڵمە بەلاپەڕەوشتەکانان بینم بێت هەم تر جارێکیەوە ئەڵێ ئەم جارە هاتووم بە سیستمی سەرەکی ئەڵێ ئەو سوورەتانەی لە ئەخیر جار بە سیستمی سەرەکی لەبەرم کردوون ئێستا زۆر ڕوون و وازح لە پێشچاوم کەواتە تۆ لاپەڕێک لەبەرەکەی حەزەکەی بە سەریعی لەبەریکە وەکو خەڵک دوایی وەرە بە سیستمی سەرەکی بە ڕەقەمیش لەبەریکە بەڕێزان تەیموری لەنگ ئەڵێن طبعا تەیموری لەنگ کابرایکی ساڵم و خراپ بوو بەڵام باوکی زمانێک چکەوان مەغۆل بوو تەتەر و مەغۆل بوون مسلمان بوو کە مسلمانە بێت و ئەو زمانە عیلم ئیتر ئەوەیە کە لە حوجرە ئاخرن ڕێمای تر ڕاستیە وڵاتانی لای ئێمە هەروە بوو عیلم ئەو بوو کە لە حوجرە و لای مەلاخنەوە باوکی ئەینێرن بە مناڵی نێرن بۆ حوجرە لەوێ قورئان لەبەرەکە ئەڵێ تەیموری لەنگ لە هەموو کەسێ جوانتر قورئانی لەبەر لەسەر و ئەیتوانی بیڵێتەوە لە آخر ئاەتۆ بۆ مەسەڵەن سوورەتێک چل ئاەتە ئەیتوانی لە وڵەتە ئاخیر بیڵێ ئەیتوانی یەکەم جار ئاەتی چلان بڵێ اینجا ئاەتی 39 اینجا ئاەتی 38 ئێمە تەکنیکە بەڕێزان تۆ سوورەتێ لەبەرەکەی هەوڵ بە لە ئەوڵە بە سەریعی بێت تا ئاخر هەوڵ بە سیستمی سەرەکی لەبەریکەرەوە هەوڵ بە لە کۆتاییەوە بۆ ئەوڵ بیڵێ کە تۆ لە جیاتی ئەوەی دانیشی هەر لەبەریکە هێن لەبەریکی وامەکە لەبەریکە یەکجار بیڵێرەوە لە مێشتۆ دوایی وەرە چی بکەم وەرە بە طریقەیەکی کە لەبەریکە بە تەکنیکێکی کە بە فکرەیەکی کە بۆ نمونە لە خیرا بە سیستمی سەرەکی لەبەریکە ئەو کاتە بە ڕەقەم بیری خۆتی بێنەرەوە ئەمە باشترین شێوازە بۆ لەبەرکردن بۆ هەموو منهەجێکیش هەروە پێ قازانشتە